دووەم لە گەڕەکی بێویژدانەکان لە وەیلستی جەهەنەمە ئەو کەسانن کە بە سوێندی درۆ ماڵی خۆیان بەسەر خەڵکا ساغ دەکەنەوە. تۆ مسلمانی کە دەڵێن ناوی ئەڵڵا مشورکە بە لە شتادێ ئەبێ واژبی کە وترا بە زاتی خوا قەسەم بەخوا دەستەکان شل دەبێ. چۆن کەسێک هەیە بەخوا سوێند بخوا، یعنی بەڕاستی لە ئاستی ناوی خوادا تۆ شل دەبی، ئەو فرسەت لێ دێنێ. یان ئەو کەسانی کەوا بەڵێنێکیان داوە. بەڕێزان لە وڵاتی ئێمەدا بەخوا ئەم شتانە هێشتا خەڵک باش لیان حاڵی نەبووە. تکاتان لێ دەکەم ئەوانەی لەم بوارەدا کار دەکەن گوێ باش لە موتارە بگرن. هەر کەسێک دەچێتە ئاسایش، ئەچێتە وەزارەتی ناوخۆ، ئەچێتە وەزارەتی دارایی، ئەڵێ داوا دەکەم نووسینگەیەکی کڕین و فرۆشتنی خانوو و زەویزار و خانوبەرت دەمەوێت بکەمەوە. بەداخەوە ئاسایش ئێمە بەس زۆندە بزاندا خۆم کابرای خەڵکی ئێرەیە، تیرۆریز نییە، فڵان کەس نییە، خراپ نازانم چۆن نییە، بەڵام حیسابی بووە ناکەن ئەم پیاوە دەست بڕا، قۆڵ بڕا، ڕابرد و پیسە، ئەمە بەخوا بەسەر باوکی شێوە ناچێ. کەس لەوانە ناپرسێ. ئەسڵەن دەبێت ئاسایش پێش هەموو شتێک. هەر کەسێک داوای ئەوەی کرد پێشانگەی ئۆتۆمبیل دەکەمەوە، هەر کەسێ وتی مۆڵەتی زەویزارم پێ بدەن کە کڕین و فرۆشتنی پێوە بکەم و نووسینگەی تایبەتم هەبێ، عقاراتم هەبێ، ئەبێ ئاسایش و پۆلیس لە مەلەفی بکۆڵێتەوە. ئەمە چ کەسێکە؟ ئەمە بە دەستبڕ و قۆڵبڕ ناسراوە. ئەگەر وابوو بەخوا یاسا نابێ بیداتێ. ئەگە بیداتێت تاوانبارە، کە زۆریان تاوانبارن. ئەو کەسا عەهدی کردو، عەهد یعنی دەڵێ من ئەم نووسینگەم کردوێتەوە وعد بێ ئەمینداری خەڵکم لەلایەن خواوە، خەڵک متمانەم پێ دەکاتێ لە من دەپرسێ. جا بەڕێزان ئەو کەسانش ئەوە زۆر خەتەرە. لە وڵاتی ئێمەدا کەسێکتان بینیوە نووسینگەکەی لێ بستێندرێتەوە مۆڵەتەکە تەنها لەسەوەی دەستی خەڵکی بڕیوە؟ یەک کەسم نەدیوە من تا ئێستا، تۆش ڕەم بێ نەدی بێ. یەک کەست بینیوە لە معرەزی سیاراتە دەستی خەڵکی بڕی بێ و قۆڵی خەڵکی بڕی بێ ئاسایش نووسینگەکەی پێداخست بێ؟ من نەمدیوەشتیوە. کەواتە ئەوە خەلەلێکی گەورەیە. ئەوانەی باسی چاکسازی لە وڵاتە دەکەن دەبێت لەوێشەوە دەست پێ بکەن. نابێت ئەم گورگ و چەقەڵە ئاوا بکەونە ناو ئەم فەقیر و هەژارەوە ڕۆژانە دەبینی چۆن دەستی خەڵک دەبڕن. ئەوانە بەڵێنیان داوە، بەڵام وا لەم دنیا ڕزگاریان بوو. ئێمە باسی جەهەنەم دەکەین. بەخوا لە گەڕەکی بێویژدانەکانە خانوویەک بۆ خۆت دەگری بە ئەندازەی تاوانەکەت. لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 2088 حەدیثێک هاتووە عەبدوڵڵای کوڕی ئەبی ئەوفا دەفەرمێ أن رجلا أقام سلعة وهو في السوق فحلف بالله لقد أعطي بها ما لم يعطى ليوقع فيها رجلا من المسلمين فنزلت هذه الآية. أفرمي كابرايك أبو لمدينة لزماني بيغمبر صلى الله عليه وسلم أو بياول بازار اشتي عرض ذكرت أقام سلعة يعني اشتي رادا نوانت جا وڵاخێکی هەبووایە بزن و مەڕ و حشتێکی هەبووایە کاڵا و کەلوپەلێکی هەبووە هەر ڕۆژە دەهاتە بازار ئەیگو من ئەم شتم هەیە خەڵکی نەبووە فرۆشتن. ئەو سیلعەیە هەبوو وهو في السوق کابرا ئیشی ناو بازار بوو مامەڵە و کڕین و فرۆشتنی لەگەڵ خەڵکا دەکرد. دەڵێت کە کەسێک دەچوو بۆ لای ئەیگوت ئەم شتە بە چەندە؟ ئەیگوت بۆ نمونە بە 10,000. کابرا دەیگوت بە 9,000 نابێ. فحلف بالله لقد أعطي بها ما لم يعطى. ئەیگوت قەسەم بە ئەڵڵا سوێند بەخوا بۆ خۆم زیاترم پێداوە. مامۆستا نووری فارس لە تاج الوصول لە کوردیەکەیە لەبەر گید و لە لاپەڕە 324 ئەوە مانای بە کوردی لێداوەتەوە. ئەڵێت کابرا دەیگوت سوێند بە ئەڵڵای عەزیم ئەو پارەی کە تۆ دەمدەیتێ بۆ خۆم زیاترم پێداوە. تۆ ناڵێ 9,000 بەخوا من خۆم زیاترم پێداوە. تۆزەکە کە خۆ کابرا بۆ زەرە لێرەدا نەنیشتووە. یان بەمانایش کە دەیگوت وەڵڵاهی سوێند بە ئەڵڵا ئەو پارەی کە تۆ داوتمێ لەوە زیاتریان داومێ و نەمداوە درۆشی دەکرد. بۆ وای دەکرد ليوقع فيها رجلا من المسلمين بۆ یەکێ لە مسلمانانی دڵساف و دڵپاک و دیندار بخاتە تەڵەکەوە. تۆ یەکسەر بە ناوی خوا بڕوات دەکرد، مسلمانان بڕوایان دەکرد. ئەوە کابرا دەڵێت سوێند بە ئەڵڵا زیاترم پێداوە. یخۆ بە زەرن نایدەم سوێند بە ئەڵڵا لەوەی تۆ داوتمێ زیاتریان داومێ درۆشی دەکرد بەس بۆی بتخاتە تەڵەکەوە. خوا لە جیاتی مسلمانان و پێغەمبەری خوش خوا خۆی هاتە سەرخەت بۆی. زۆر خەتەرە بەڕێزان. ئاەتی 77 سوورەتی ئالی عیمران هاتە خوارەوە. إن الذين يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا. هەر کەسێ بەدووشت يشترون يعني يأخذون أو كساني وردقرن بدز ديانا بعهد الله. ابن عثيمين لتفسيرك على مجلد دولا بريد صوت هذا فرمية يعني بعهدهم مع الناس. زور تفسيرك جوانا
بەو پەیمانەی کە لەگەڵ خەڵکیان کردووە. عەرزم کردن کەسێک نووسینگەی زەویوزار دەکاتەوە، کەسێک نووسینگە و پێشانگەی ئۆتۆمبیل دەکاتەوە، عەهدێکی داوە، پەیمانی لە حکومەتا داوە کە من ئەمینداری خەڵکم، خەڵک دێ بۆ لام بە عەهدی خوا فێڵیان لێ ناکەم. کەسێک سوودی لەم مۆڵەتە بینی ئەڵێ من مۆڵەتم هەیە، کەواتە متمانە پێکراوم. کەسێک بە سوێندی بەدرۆی خوارد چی بەدەستهێنا؟ ثەمەنەن قەلیلا، پارەیەکی کەم. دا سەیری قورئانکەن، قەلیل هەر بۆ خۆی کەمە، قەلیلەن بە نەکیڕەیی یعنی هەر زۆر کەم. یعنی بەخوا دڵت خۆش نەبێ 50 وەرەقە فێڵت لە فڵان کەس کردووە، دەفتەرێ قۆڵت بڕیوە، بەخوا خوا دەفەرمێ لە کەمترە. بۆ چونکە 5 سزات هەیە.